لۆمە ڕقم 1 شوێن سۆرانە کە خزمەتمان پێ بکەم. جنابی سەرۆک فەرمانی کردووە خۆتان بە نوێنەری تەواوی عێراقیەکان بزانن. پێش چەند ساڵ هاتوومەتە ئەو شارە لە ناو تووز و خۆڵەکەی تەواو ئاسێ ببووم. ئێستا شارێکی ترە، سەر و سیما و جوانیەیەکی ترە. ئەمن ئەوڕۆکە لە ئیدارەی سربەخۆی سۆرانم، ئەوڕۆکە لە شاری شەهیدانم، شاری خۆشمێر و عەگیدانم. ئەوڕۆکە لەو شارەمە کە هەموو دەرگایەک لەو شارە کراوەیە بوومان و دەڵێن بفەرمونون، دانیشن، نانی بخۆن، چایەکی بخۆن. ئێمە ئەوڕۆکە کاندیدێک میوانی ئیمان و هەڵبژاردن دەکەین کە دەیەوێ ئەزمموی ئاوەدانی و سەرکەوتنی ئەم شارە و ئەم کوردستانە بگوازێتەوە لە بوخار و ناوەڕاستی عێراق. ئیمان و هەڵبژاردن لە سۆران دەست پێ دەکات. سلام کاکسی. علیکم السلام ایما خان. خیراتی باشید. خیر بین سر چاوانه. فرمو. ئەجا ئەم تازەیە ماڵە کاکسیپان شێروانی دەمانەوێت قسەی لەگەڵ بکەین لە دەست پێ کە جەنابەت خێزانداری چەند منداڵت هەیە؟ زۆر بەخێر بێن ئاوادانتان کردەوە. بەڵێ من خێزاندارم لە 2017ەوە ژیانی ئاوسەرگیریم پێکێنەوە و خاوەنی کچێکم. بەێ خۆدەی بوتە بێلیت ئینشاڵڵا. دەگەلەوەلایەکی سەر و دەستت لەگە خواردنی کووە مەسەلەن کە بەیانیان هەڵدەستی هاوکاری خێزانەکەت دەکەی، نانی حەزت لە چییە؟ چایە، قاوەیە؟ وڵاهی لەگەڵ خواردن چاکردن سەروبینم سفرە، یعنی هیچ لێ نازانم. سفرە. مەسەلەی نان خواردنیش نانی بەیانی یان خواردن من خوای گەورە ڕەحمێکی پێ کردوم ئەوەی بۆ من گرنگ نەبێ خواردنە. یعنی باوەڕ بکە لەوانە پێتان سەیر بێ 2 ساڵ لە بەغدا بەس 1 جۆر نانی بەیانیم خواردیوە. چت دەخوارد؟ 2 ساڵ شتێکی زۆر بەسیت. یەک نەوە پەنیر بوو 2 ساڵ لە سەیری. خواردنی نایە زۆر؟ ئەبەت گرینگەوەیە خواردنێک هەبێ بێتە خواردن. چاوم ئێمە چاخۆرین زۆر چاخەخۆمەوە. بەڵێ قەهواش بە هەمان شێوە بە جددی زۆر چێژێکی تایبەتی هەیە لەگەڵ قاوەش. لە خواردنەوەی مەشڕۆبیەکان من تەنها دووشت دەخۆم، هەر چاو قاوە، هیچ شتێکی تر گازدار و ئەمانە ناخۆمەوە. زۆر باشە. کاکسیپان مەسەلەن جەنابەت خێزانداری 4 ساڵ لە بەغدا بووی، ئەمە کوبولوت زەحمەت نەبوو مەسەلەن کچێکیشت هەیە، ئایا ئێوە پێکەوە بوون لە بەغدا یان نا؟ نەخێر ئێمە بەیەکەوە نەبووین لە بەغدا. خۆت ئەزانی زروفی بەغدا لە ڕوانگەی ئەمنیەوە و سەرقاڵی زۆر بەکارەوە، مەجای ژیانی خانوادەیی تێدا زۆر کەمە، بە تایبەت بارودۆخی ئەمنی زۆر جار لەکەوێتە مەترسیەوە. زۆر باشە. اینجا دەمانەوێت جەنابەت ببینە ناو خەڵکی با خەڵک زیاتر قسەی خۆیان بکەن. پلانت چییە لە بۆ داهاتوو؟ با دەنگی خەڵک زیاتر ببیسین، قسەی وان اینجا بەرنامە و پلانەکانت بفەرموو. ئەوجا ئێمە ئێستا لە ناو سۆرانیم. کاکسیپان جەنابەت 4 ساڵ لە پەرلەمانی عێراق بووی. لە ماوەی ئەو 4 ساڵەی کە جەنابەت لەوێ بووی زۆرترین دژایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کرا. بەڕاستی لەبەر چی؟ لە ڕاستیدا ئەوەی ئێمە بینیمانە لە عێراق
ئێڕهابی فکریەکی زۆر بەهێز لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە کاتێکدا کە دەزانین بە مەجموعی ئەو حەسەی بۆ هەرێمی کوردستان نێردراوە تقریباً 5% کۆی مازنەی عێراق بۆ هەرێمی کوردستان ناردراوە لە کاتێکدا بە پێی مادەی 121 دەستور بێت دەبووایە بە پێی ژمارەی دانیشتوان سەروی 15% بە ئەمە وای کردووە بەو 5%ش اینجا ئێمە وڵاتێکی ئارام و ئاوەدان و ئاسایش و سیستەماتیک و خۆشگوزەرانمان بۆ هاوڵاتیانی خۆمان بنیاتناوە لە هەمان کاتدا عێراق بە 95% لە سەرەتاییترین پێداویستیەکان و خزمەتگوزاریەکان بێبەشە دەڵێ ئەوجا ئەم دژاتیکردنە لەبەر ئەو پێشکەوتنانەیە کە لە هەرێمی کوردستان ئەوەی لە واقعدا تەنها ئەمە نییە وەکو ئاماژەم پێدا چەند بوعدێکی تر هەیە دژاتیکردنی هەرێمی کوردستان و گەلی کوردستان لەلایەن هەندێک کەسی شۆڤینیەوە ڕەگوڕیشەیەکی مێژویی هەیە کە عقلیەتی پێکەوە ژیان عقلیەتی فرەنەتەوەیی یان هەتا بگرە عقلیەتی فرە مەزهەبیش لەلایەن نییە نەک ئەوان تەنها کوردیان پەسەند نیە ئەگەر سیر بکەن فرە مەزهەبیش زۆر جار لە عێراقدا لە بەردەم مەترسیدا بۆیە کەسانێکن بە هیچ شێوازێک کوردیان ناوێت هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی کورد ئەگەر بۆیان بڕەخسێت باوەڕ بکە یەک تاکە کورد لە سەر زەوی ناهێڵن بۆیان دەرەخسێت ئەگەر ڕەخسا بۆ سەدام دەرەخسا مادام بۆ سەدام کە دڕندەترین و مەترسیدارترین و بێویژداترین دیکتاتۆری سەردەم نەیتوانی کورد قڕ بکات بە دڵنیاییەوە بەما نەش ناکرێت بە کەسی تریش ناکرێت کاکسیپان زۆر جار خەڵک بە ئامگلەی لەوەی هەیە دەڵێن پەرلەمانتەرە کوردەکان وەکو پێویست شارەزای یاسان نین شارەزای زمانی عەرەبی نین زۆر بۆمبە هەیە لە نێو یاساکان بە تایبەت یاسای بودجە کە زەربێکی گەورەی لە کورداوە کورد شارەزای زۆر لە زمان نییە لە یاسانیە لە دەستور نییە لۆیەش ئەوامان بەسەردێ ئایا بەڕای جەنابەت کە ئەم خۆڵە جەنابەت و هاوکارەکانت دیسان چوونەوە پەرلەمانی عێراق دەتوانن ئەم کێشەیە حەڵکەن بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە لەبارەی شارەزایی و چه بە هەموو جۆرەکانیانەوە لە ڕوانگەی یاسایی یان اختصاسە جیاوازەکان یان بگرە زمان هەندێک لە پەرلەمانتۆران ئەم کێشەیان هەیە نەک تەنها ئی کورد ئی پێکهاتەکانی تریش بەڵام لە ڕاستیدا کێشەی موازنە فێلکردن نییە بووە کێشەی موازنە بە سەردا تێپەڕین نەبووە خۆ هەوڵێکی زۆر هەبوو کە فێل بکرێت لغمدا بنرێتەوە بەسەر ئێمەدا تێ بپەڕێنرێت بەڵام ئەمە ئەمانەتێکە و ئێمە ئەبێ بە خەڵکی خۆمانی بگەینین لە تەک هەوڵدان بۆ فێل و بۆ دانانەوەی مین ئەم یاسایە ئەو یاسای موازنە بە زوری نەفەڕز کراوە واتە کێشەی ئێمە زیاتر لە هەر شتێک نەبوونی مەبادئی سێ مەبادەکان کە تەوافق و شەراکەت و تەوازنە وای کردووە کە بە زورینە بە منطقی زورینە یاسای موازنە یان زۆر یاسای تر لە پەرلەمانی عێراقدا پەسەند بکرێت ئەگەر نابڵێ فێل کراوە نەخێر ئێمە گارانتی ئەوە دەدەین کە نەفێل کراوە نەدەتواننیش فێل لە ئێمە بکەن ئێمەش بای ئەوەندە کەسانی ئەکادیمی و پسپۆر و شارەزەمان هەیە کە بتوانین هەموو ئەو نیەتە دژمنکاریانەی کەسانێک لە بەغدا لە دیژی ئێمە هەیە دەربخەین و ڕێگریان لێ بکەین. کاکسیپان لێرە ئەم ڕاستی فلکسێکی جەنابی تەهاتین ئیجالوێ جادێ دەچینە خارێ زۆربەیە فلکس و پوستەری جەنابی تەیت لێ حەسکەم بزانم مەسەلەن لە شار و شاروچکێدی لە شوێنێ دیکە مەسەلەن زۆربەی جار کاندیدەکان دەڵێن ئێمە فلیکسەکانمان پۆستەرەکانمان دەدرێنرێ ئایا ئی توش وایە لە بۆ توشەم حاڵەتە هەیە؟ بەڵێ ئەمە حاڵەتێکە بەسەر زۆربەی کاندیدەکان داهاتوو ئەوەی من پرسیمە چونکە بەجددی ئەو تیمانە ئێمە کە خەریکی دانان و بڵاوکردنەوەی فلکسن بەردەوام پەیوەندیم پێوا دەکەن هەیە
باش جماره درین را باش جماره درینن بالا متم آساییه چونکه پیامی منیش بوان اوایه اگر دراندنی پوستری من اگر هبونی پوستری من هوکارک به بو شکستی تو دراندنی پوستری من هوکارک بو سرکونی تو اما پوسترکانو فرمو بیدرینه و اما با هاوکاری من به بو سرکوتنیان نخیر با هاوکار من لسرکوتنیان باشه اینجا لیره دچین قاکی بخوین بله هنده گنجی شیر لیره هی دمانه قصه شی لگل بکین بزانین اوان مثلا چی پیوره یک دنگت پیدا دن بله او جالی را هنده گنج هیا دمانه لی بپرسین که ایوا چه دوا کاریک تان هیا آیا آمادن دنگ بم کاندیده برای زبدن یکم جار جنابت چند جارا دنگی ددی او تو آماده دنگی بدهیا کاکسیپانی اگر بالای لبر چی؟ بله کم زاب خیراتنا کاکسیپانی کن یرک خیر بی کاکسیپانی شالم بله از جارد او جارد بیت جارد و از کو دنگی بدم و از دنگی بدم کاکسیپانی بس بله بزام از کداخو کاکسیپان دیت سبو ما گنجا کتنی پارلمانی و اوی بزانم بله کواتا پرسیارا جواب دی بله خوی بابتی گنج لپارلمانی عراق دا اما بحکمی اوی حرمی کی فدرالین لولاته کی فدرالی دا اما به پی دستور و نصوصی دستوری حسه یک من هیا لموازنه اتحادی بو حرمی کردستان ارکی اما اویا شر بکن بو ورگرتنی پشکی حرمی کردستان لبوجه گشتی دا کاتک حکومتی حرم بوجه خوی لبردست دابه بدل نیایی درغینا کت لخدمت کردنی گنجا کاکتا چه دوا کاریه که مثلا تو آماده دنگی خوب ده کاکسیپانه اگه اره بر چه دنگی خوده راستی متویت می پرسیاری لی بکم بو جوتیارت کرد افجاره ده چکتن لپارلمان عراق مرو لی دیت لپارلمان پیشو بس بو افجاره آیا بو جوتیارت کرد ده چکی هر واسه متویت پرسیاره گد گیجی بکم آیا بو گنجد ما کدام از راندن نوکه زورا کیم بی دشکن پارلمان عراق آیا آست دام از راندن ده برز بیت و دوای حل بجاردنه کواتا دو پرسیار کاکسیپان بله دو پرسیارت زور گیرین پرسیارایی که سبارت به جوتیارا اوا جوتیارا ما لخول رابردو زور شلسه کیس جوتیارا کرد دوار گرتنا گنم جوتیارا لپین کیمیاوی لتعبیر کردن سایلویا چندین بابت دیگه چندین جارا من خود داواکاری فرمیده وزیر تجاره که او موضوعات پیوستن به وزارت تجارت سم موضوع جوتیار شریحه اساسی مجتمع که تأکیدی ام پالپشتیه که جدید لیکن جناب سرک وزیران برز مسرور بارزانی ل4 سالت رابردو دا پالپشتیه که جیاواز لآست داهنان دا لبکرت زراعی کرده پیوستن ویل برچاو بگیریم اوا کل سر ملی مشل بغداد تأکید ام تواکرد وان کاراینه حکومت حرمت کرد برگیری کار وان رکاراینه ام دا کوچی کار مافت وان جوتیارانه ام بوینه و دبین لمستقبلش دا تایبت سه موضوع گنم جوتیارا و یک لبابت دیت زور گیرین کل سه کیس جوتیارا مشول سه کردیه کیس زراعی عام نک تنها جوتیار ورگرتنا قرض بازرگانینه و برهنانینه با کرت زراعی چندین کوبونه و منگه برس پارزگار بانک مرکزی سروک بانک زراعی لجنه دیت مختص پارلمان دامید کرده سروی هنده کشولا که بکن او بانک زراعی و کل عراق های کارو چالا کرد خوفه گویزی تحریم کردستانش و هم و برهنه رو هم جوتیاریش بشن قرد مامناوند و گورش ور بگیرن با کرت زراعی لحریم کردستانه زور باشه بسیارا دویل از بیم تا جواب دا یا هر کابرای بگو گوته ده چکی بود دام از راندنا گنجا دام از راندنا گنجا او پیش دام جواب دا مادام حکومت عراق بریار دا سر جمع چه خورت ما سر به لراس خول حکومت عراق بن قرار محکمه اتحادی تأکید بن ایدی حریم کردستان بشه که رقمه که معادله موازنه عراق دا وکی بری 2023 نیه
بویا سال موازنه 26 یا 27 اگر درجه وظیفی بین دست نشان کردن بو عراق الى 15 صدوه بو حریم کردستان بیت دست نشان کردن غیر به پیشنهاد کردی ام قبول نکن. بله کواتا يعني براستيش گنج بربرايا دايناموي هر كومالگاي كا گنج زور گرنگالو يا ويسمان زياتر گفتگو بكين لگل گنجا كان بلام ليروا دچين ناو بازاري سوران بزانين خلقك بگشتي كاسب كاركان چي دالين بفرمو بابروين زور سپاس دستان خوش بی کاتشمان گرتن خدا هفته پنجراش پیروز باید ترکیم ممنونی ساوری سپاس دستان خوش بی ممنونی زور سپاس ئێرە بازاری سوورانی ئاوادانە سلام علیکم ئێرە بازاری سوورانی سربەخۆیە ئاوادانیەکی زۆرم دیت جوانیەکی زۆرم دیت لە جادەوبان و خزمەت گوزاری و پاک و خەوێنی و پێدا بچوو اینجا جەنابەت دەتەوێت سلام علیکم باشە سلام علیکم سەرچاوڕم سپاس ئەم ئاوادانیە ئەم تەجروبەیە چوون بگوازیەوە لە بوخارونەوە ڕاست بەنسبەت ئێمە وەکو پارتی بۆ ئێمەش سۆران قەڵای پارتیە بڕبڕای پشتی پارتیە بۆیە حکوومەتی هەرێم لە کابینەی نۆیەم و کابینەکانی پێشوشدا گرنگێکی تایبەت بەم شارە درراوە ئەم شارە جوانە کار کراوە لەسەر ئەوەی ببێتە پایتەختی گەشتیاریش و ئێمە هیوادارین کە لە بەغدا بتوانین نوێنەری ڕاستەقینەی خەلکی ئەم شارە بین و بووین اینجا با ئەو پرسیارە لە خەڵکی بکەن کە ئایا مەسەلەن لێرە گەنجێکی زۆر هەیە ئەگەر ئەزیەت نەبیت بێنە پێشەوە زۆر بەخێر سەرسام ئێمە ئەگەر ئەو برادرش نەبی هەر برادێشکەبی کە خزمەت بەو شارەیە بکە خزمەت بەو ڕۆڵە و بەو کوردایەتی بکە کە کراوە تا ئێستا ئێمە دەنج پێدەین بەڵام بۆمە کەسێک پێویستە کە ئەستاوێن دەرێت جێی دەنجیمە پڕکاتەوە مەدەنگمان ناگەتەوە بەڵام دەنگمان گەیشتەوی لەوێدا کۆڵ نەدات لەسەر مافەکانی خۆمان پێویستەکانی خۆمان خزمەتی خۆمان ئەمە کە لە شاری سۆران دەنگە دەین بە کەسێکی سۆران لۆمە ڕقم یەک شوێن سۆرانە کە خزمەتمان پێ بکە کەسێکی هەولێر ڕقم یەک شوێن هەولێرە کە خزمەتیان پێ بکە زایدی لێرە مۆفەق من پێمان خۆشە لێرە کە دەستنەوێن دەرێ ئەو ئەرکەی ببین کە لەسەر شانیتیان کە ئەو مادیبوونەی کە ئەمە ئەچێشین و لێرە ئەچینە سەر دەنگەکان و ڕێکلامیان لۆ دەکەین و مادیبوونیان لۆ دەکەین بە خەساری نەدەن سبینی نەڵین کاکە وڵای پەشمان بووین لەوەی کە دەنگمان پێدایە دەتوانی دەنگەکانی وان بە خەسار نەدەی یعنی دەبیە ساحبی وعدەکانی خۆت دواتر ئەم خەڵکە دێت پرسیارت لێ دەکات دەڵێ توواز و تووە چیت کرد بابەتێکی زۆر جوانی ورژان من لە 4 ساڵی ڕابردوو نەک بە قسە بە کردەوە سەلماندم کە کوڕی ئەم شارەین و کوڕی ئەم ئیدارەیەین و بەرگریکاری سەرسەختی ئەم ئیدارە بووین ماڵی ئێمە لە بەغدا ماڵێک بووە بۆ هەموو خەلکی ئیدارەی سربەخۆی سۆران کە هەر کەسێک کیشێکی لە بەغدایە بووبێ ئەو ئیشانەی کە پەیوەست بە یاسادانان و ڕقابیش نەبووە من محامی شخصی ئەو کەسانە بووم لە دەوائر و خەلکی سۆران هەمووی شەهادی ئەوەمان بۆ دەدات بۆیە بابەتەکەی جوانت ورژاند و بە دڵنیاییەوە ئێمە ڕەنگی ئێوەین و دەنگی ئێوەین و لە پێنەوە ئێوەین بۆ ئەوێ ئێمەش لێرە بەڵێن پێدەین ستەمان پێ بکرێ یارمەتتانە دەستان خۆش بێ زۆر سپاس ئێرە ئەو شوێنە ئێمە کەلەین لوفەکانی ڕواندزم کەواتە ڕواندس کاولوکە سۆرانیشمان لێ دیارە کاکسیپان ئێمە لەسەر پێشمەرگە ڕادەوەستین کە پێشمەرگە حەقی خوڕاوە لە بەغدا بوو جێی بوو نەناردووە یەک فیشێکیش لە بەغدا بوو پێشمەرگە نەهاتووە مەسەلەی موچەیە مەسەلەی بودجەیە مستحقاتی پێشمەرگەیە ئایا ئەمە کەی هەڵ دەکرێ پێشمەرگە ڕەنگە لە دیارترین ئەو فیئەیە بێت کە لە 25 ساڵ 22 ساڵی ڕابردوو لە عێراق حەقی خوڕاوە چونکە وەکو موچە نەخراوەتە سەر سیادی عێراق لە کاتێکدا وەزارەت دیفاع و ئەمانە سیادی وەکو چەک هیچ چەکی بۆ دابیر نەکراوە لە عێراق لە کاتێکدا بە پێی دەستور ئەرکی پاراستنی هەرێمیەیە حرەس یەقلمە و نەک چەکیان نەداوەتی حکوومەتی عێراقی وەزارەتی دیفاع بەلکو ڕێگە نادەن هاوپەیمانانیش چەک بدەن بە پێشمەرگە ئەمە هەمووی لەلایەک مەسەلەی موچەی پێشمەرگە ڕازی نین بدەن
یعنی بچوک دەکەنەوە چەند فیایکی بچووکی لێوەردەگرن لە قوەی بەڕی لە هێزی وشکانی عێراقدا کەوای لێدێت بەقەت محافزێک هێز دەدرێت بە پێشمەرگە لە کاتێکدا ئێمە پێمان وایە دەبێت لە بەرگیری بێ لە هێزی بەرگیری بێ لە وەزارەتی بەرگیری بێ و بچووک نەکرێتەوە لە هێزی وشکانی و بەنسبەت تەناسب لە لایەکی دی ئەو داهەتە ناوخۆیەی کە حکوومەتی ئێتحادی دەڵێت دەبێت ڕادستی بەغدا بیکەن و هەروەها هەندێک کەس وولایەنی کوردیش دەڵێن ئێ بۆ ڕاداست نەکەن ڕادستی بەغدا بکەن بەو داهاتی نانەوتەیە میزانیەی مقەڕەکان و وەزارەتی پێشمەرگە و ئەو هەموو سەنگەرانە کە پێش کوردستان دەپارێزن کە چەندین میحوەرمان هەن حتا ئەرزاق و ڕزقی ڕۆژانەی ئەو پێشمەرگانە لە داهاتی ناوخۆکەنیاتەنەویش هەڵ دەکەن بە دەستور هەڵ دەبێت کەواتە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی عێراق پابند بێ بە دەستور چونکە ئەو عێراقە بە زۆری نە هەڵسو کەوت دەکە نەتەوافق نەتەوازن نەشەڕەکەت لە کنیان ناخوا نەیاسایە نەدەستورە نەڕێکەوتنە ئێوە چی دەکەن بەپێی دەستور کۆمە لە مؤسساتێکی دەستوری هەیە کە ئەرکی جێبەجێکردن و پارێزگاریکردن لە دەستور لە ئەستۆ دەگرن بۆ نمونە محکمەی اتحادی بۆ نمونە پاراستنی هەرێمەکان لە ڕێگەی ئەنجومەنی اتحادی هەموو ئەم یاسانە دەرنەچوون ئەگەر دەرچوو بنیش بەپێی دەستور دەرنەچوون بۆ ئەوەی لە عێراق دەستوری جێبەجێ بکەین ئێمە پێویستە کورد لە بەغدا بەهێز بێت بۆ ئەوەی کورد لە بەغدا بەهێز بێت دەبێت پارتی لەوێ پێیگەیەکی بەهێزتری هەبێت ئەمیش لە ڕێگەی بەدەستهێنانی کورسی زۆرترە لە پەرلەمانی عێراقدا کاکسیپان بله بەرنامەی ئیمان و هەڵبژاردن ئەم هاتینە فەقەرە کوتایی اینجا لە فەقەرەی کوتاییمان بە بەڵێ و نەخێر هەتا پێت بکرێت جوابمان بدایەوە باشە بەس بەڵێ و نەخێری بە بەڵێ و نەخێر باشە ئێوە ئامادەن پرۆژەی ڕۆناکی بگوازنەوە لە بۆ عێراق ئایا ئەمەتان پێ دەکرێت هەوڵ لە بۆ ئەمە دەدەن خەمە 2-3 سوالە 4 سوالە ینی پرۆژەی ڕۆناکی پرۆژەی گوازنەوە لە بۆ عێراق هەوڵ دەدەین بگوازینەوە بەڵام باستەمی دەبینین بگوازرێتەوە چکە غروریان قبول ناکە هەوڵ دەدەنیش لەبەر ئەوەی جەنابی سەرۆک فەرمانی کردووە خۆتان بە نوێنەری تەواوی عێراقیەکان بزانن ئەرکی خۆمان دەزانین شتە باشەکانی هەرێم بگوازینەوە بەغدا و هەموو شارەکانی تریش باشە پرسیاری دووەم ئایا ئامادەن هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی دیکە بکەن ئەگەر هاتوو ئەو هەماهەنگی ئەو کارکردنە هەندێک جار لێدام بیت لە بەرژەوەندیەکانی پارتیش بەڵێیان نەخێر بەڵێ چونکە هەموو هەماهەنگی کە پێشتر کردومانە هەموو ڕێککەوتنەکان هەموو کۆدەنگیەکان لەسەر حسابی پارتی بووە پارتی قوربانی بە بەشێک لە خواستەکان و مافی خۆی داوە تا توانیویەتی لەگەڵ لایەنەکانی تر یەک دەنگ بێ ئامادەن شەڕ بکەن لە بۆ قۆتی خەڵکی هەرێمی کوردستان ئامادە بووین 4 ساڵی ڕابردوو هیچ درێغیمان نەکردووە ئەوەش ڕنگدانەوەی ئەو مێژووە کەبا بوو بۆ پیران کەواتە بەڵێ ئامادەن ئامادە بووین و ئێستا ئامادەین و تا هەینیش هەر ئامادەین قسەی کوتایی جەنابەت لە بوو بەرنامەی ئیمان و هەڵبژاردن چییە؟ دەستی هێوە خۆش بێ بەرنامەیەکی جوانە و هیوادارین کە خەڵکی خۆشەویستی کوردستان بەگشتی و پارێزگای هەولێر بە تایبەتی بچێتە سەر سندوقی دەنگدان لە 11 دەنگ بە لیستی ژمارە 275 بدات من ئەمانەتێکە لە سەرشانمە کە 4 ساڵ لە بەغدا بووم تا کە لیستێکە خۆنەویستانە و لێبڕاوانە دیفاع لە گەلی کوردەکە دیفاع لە شوناسی کوردەکە دیفاع لە سەرجە مافەکانی مافە دەستوریەکانی گەلی کوردەکات لە 11 دەنگ بدا بە ژمارە 275 و کاندیدی خۆتان برا بچووکتان سیپان شێروانیش ئەندامێک بووە پێشمەرگەیەکی سەرۆک و ئەم نیشتیمانە بووە لە بەغدا بە دڵنیایەوە لە 4 ساڵی داهاتووش ئەگەر متمانەوە بەدەستبین هەرەوە بین باشە بانگەشە گەرمە بەر بە هەڵبژاردنینە چەند ڕۆژێکێتمایی جەنابێتە دچیتە ناو خەڵک سەردانی خەڵک دەکەی لەبەر بانگەشە بەلە خۆی گەڕیان و سەردانی دۆر تۆ دۆر ئەو ماڵ بە ماڵ لە انتخابات
باوە منیش دەستم پێ کردووە زۆر شوێنیشم کردووە بەڵام بەداخەوە شانسی من وا بوو لەگەڵ دەستپێبوونی ناڕەسمی بە بانگەشە تووشی عملیاتێک بووم بۆ ماوەی 47 ڕۆژ لە ماڵ کەوتم یعنی لە کاتێکدا ئەم فەڕاغە زۆر بوو بۆ من کە برادەرەکانی من کاندیدانی تر خەریکی سەردان بوون ڕێک بۆ 47 ڕۆژ من لە ماڵ و لە جێگایە کەوتە بووم بۆیە کەمێک من تەخیرم بەڵام ئێستا چەند ڕۆژێکە شەوم کردوتە ڕۆژ و ڕۆژم کردوتە شەو بۆ ئەوەی بتوانم حتا پێم بکرێتە ماڵێک هەبێ گوندێک هەبێ شخصێک هەبێ سەردانیان بکەین و سپاسیان بکەین و ڕێزی خۆمانیان ئەمەش سپاسیاتت بکەین زۆر سەرکەوتووی لە ڕوان دزەوە بەرنامەی ئیمان و هەڵبژاردن کوتایی هات تا بەرنامەیەکی کە شاد و سەرفەراز بن کوردستانیشمان هەر ئاوادان بێت.